بزانم زۆربەی قوربانیانیش هەر لەم ناوچە بوون چون ئەو کاتی کە ڕایان کردووە لێرەوە ڕۆشتون و ساختارەکانیش بەشێکی ئەو بۆمبانیان بەم ناوە خستوتە خوارەوە ینی احتیمالی ئەم ناوە چەندانێکی لێبێ و ئەگەر پارچێکیشی لێبووە ئێمە هەر هەڵێگرین نیشان. ئەمە ساورامان با سەروتر بگەڕێن دان شتێکەی لێ نییە زۆر باشە با بڕێن ئەمانە دانین لێرە دانی نییە دیارە ئەمە دانەیەکە ئەمە ئیشی ئەمە نیە کاکەمە بێتی تایبەتی خۆی بۆ بێت ئەمانە زیرنوو ئەمە دانەیەکە ساورامانەوە گولە پۆپە ئێمە ناتوانین دەستکاری پێ نەبێت تیمی تایبەتی خۆی بێت بۆ شتان وایە ڕاست مەترسیدارە بۆیە ئەمە ئیشی ئەمە نێوجێڵین دیارە ئەمە بەڵام یەک شتەیە لە ئەفو قسەکە پێوەڕێ شوێنەکەی دیاریکەین تا هاوڵاتیان پێ بزان کە ئەمە شوێنێکی مەترسیدارە و ئێستا چواردەوری بە ئینێک چەند بەردێک دیارەکەین ئەمەش دانەی کەیە کاکتار ئەمانە زیندوون ئەمانە پیانەوە ترێمانە ئەمایان گولە هاوان ئەویان گولە تۆپە دیارە ڕەنگەوە گولەی دەبابە بێت ئەوە لێرەیشە دانەی کەی هەر لێیە ئەمیش هەر دەستکاری ناکەین چواردەوریەکەین بۆی هاوڵاتی حەزەر بکە لە نزیکەوتنەوەی تا دوایی تیمی تایبەتی خۆیەت بۆ هەڵگرتنەوەی لە ڕاستیا ئیشی ئەمە نییە تەنها ئەمە پاشماوەکان ئەوانەی کە تەخێنراونەتەوە دەستکاریەکەین. گوندی عەنەبە و شتەکان بە چاوی خۆتانەی بین لە چاوی کامێرەکانتانەوە شتەکان بە چاوی بۆمەکان دیارن هەر ئێرە نییە شوێنی تر زۆرە لەو منتیقەی بڵێن منتیقەی نەوڕۆڵی یەیتەوە بۆ سەری بەحری سیروان شوێن خۆم شتەکانم دیوە من داواکارم لە هەموو ڕێکخراوە ژینگەیەکانی کوردستان نەک هەر بڵێن بە تایبەت بێ بە هەڵەبجە شتە لە هەموو شوێنەکە هەیە دەستی ڕژێمی بەعەز لە 8 ساڵی شەڕی عێراقیێرانە گەشتووەتە هەموو ناوچەکانی کوردستان من داواکارم لە هەموو ڕێکخراوە ژینگەیەکان بۆ ئەم شتە نابێ بێدەنگ بین ئەم شتە نابێ خەمسار بین ئەم شتە ئەمە شتێن ئێمە هەر یعنی معقول نییە پاش 30 ساڵ دوای ڕوخانی ئەم ڕژێمە تو هەر قوربانی بی هیوادارم ڕێکخراوە ژینگەیەکان لە ئاستەوە بەرپرسیارە هابن بتوانن شوێنەکان بگەڕێن و ئەم شتانە کۆ بکەینەوە تا خەڵزیانی پێ نەگاو مەترسی لەسەر هاوڵاتیان نەبێت لە هیچ شوێنێکیم کوردستانە بە تایبەتی سنووری هەڵەبجەی شەهید کە شتێکی لەم بابەتانی زۆر بکەین. دیارە ئەمە ئەبێ بە ئۆتۆمبیلی تایبەتی خۆی ببرێ ئەو ئێمە ئێستا ئۆتۆمبیلی تایبەتمان نییە مەجبورین بە ئۆتۆمبیلەکانی خۆمان بیان گوازینەوە بۆ شوێنی تایبەت کە شوێنێکمان ئێمە لە شارەوانی بۆ دابین کردووە بە هیواین بتوانین ئیمکاناتمان زیاتر بێ ئۆتۆمبیلی تایبەت و کۆمەڵک ڕێوشوێنی تایبەت بگرینە بەر بۆی ئەمانە هەرچەند ئەمانە مەترسیان نییە ئەمە تەخێنراونەتەوە تەنها قەباخەکان هەیە ئەوانەی کە مەترسیدار بن ئێمە دەستکاریان ناکەین و خۆیان جێڵین بۆ تیمی تایبەتی خۆی هەڵیگرێتەوە. دیارە کیمیابارانی هەڵەبجە ئەو کاتێک کە ڕووی داوە بە ئێستاشەوە خوێن لە جەستەی قوربانیەکانە ڕواوە بەردەوام معانەتەکانیان لە زیادبووندایە ئەوانەی کە بەرچەکی کیمیایی کەوتون بە تایبەتی گازی خەردەل دیارە ئێمە بەپێی ئەو تەجروبەی یا بەپێی ئەو زانیاریانەی کە وەرمان گرتووە لە کاتی سەردانیکردنمان بۆ لای تیمەکانی ئێران و بانگێشتکردنی پسپۆڕەکانی ئێران ئەم زانیاریان بە ئێمە داوە کە ئەو گازانەی کە لە هەڵەبجە بەکارهاتوون چەند تێکەڵەیەک بۆ لە گازەکان و هەر یەکێکیان تەسیرات و تەسیراتی
درێژخایەن و هەندێکشیان تەسیراتی خێرایان هەبووە ئەو گازانەی کە کوشندن و ئەتوانم بڵێم تەسیراتەکانیان خێرا بووە گازی عساب بووە ئەو کەسانی کە بەرگازی عساب کەوتون زۆربەی زۆریان لەو کاتە شەهید بوون و ئەوانەشیان کە شەهید نەبوون تەسیراتی سلبیان بەجێ نەهێشتووە تا ڕادێک طبعا ئەمەی کە من ئێڵێم وتەی دکتۆر مستەفای قانعیە کە پسپۆرە لە کۆندامی هەناسەوە یەکێکە لە کەسە بارێزەکانی وڵاتی ئێران لە بوارچێکی کیمیایی کە ئاماژە بەوەکە ئەگەر کەسێک بە گازی عساب بەربکەوێت لەو کاتە شەهید نەبێ دوجار وەک وایە لە سیارەیەک وەرگەڕابێ و بە سڵامەت دەرچوو بێت وەکو بۆ چوونی خۆم ئەڵێم ئەو بۆمبانەی کە گازی خەردەلیان هەڵگرتووە لەژێر زەوی ماونەتەوە ئەو بەرگەی کە گازەکەی تێدا هەیە بە پێی مروری زەمن ئەو بەرگە کارلێکردنەکەوە بێتە خەسارە بێ و ئەو گازە ئەڕژێتە ئاوی ژێر زەوی هەڵەبجە بۆ من ئەتوانم بڵێم ئەو مەترسیە لەسەر ئاوی هەڵەبجە هەیە بە تایبەتی بەداخەوە چەند تیمێک هاتنە هەڵەبجەکە سمپڵی هەڵەبجیان وەرگرت چ لە ئاوی هەڵەبجەوە چ لە خۆڵی هەڵەبجە بەڵام نەتیجەکانیان ڕانەگەیاند بەڵام ئەو شوێنەی کە ئێستا زۆر بە واقعی بە زەقی دیارە ئەو ژێر زەمینانەیە کە لە کیمیابەرانی هەڵەبجە چەکێکی بیان بەرکەوتووە و ئەو ژێر زەمینانە داخراون تەمان دکتۆرەکانی ئێران ئەویان بە ئێمە وتیان ئەو گازە لە شوێنێک ئەمێنێتەوە ئەگەر ئەو شوێنە ئاوهەوا ئاڵوگۆڕتیانەکە و خۆر لێ نەداوە باران تەسیری تێنەکە دیارە ئەو ژێر زەمینانە داخراون و ئەتوانم بڵێم هەم باران لێ نەداون و هەم ئاوهەواشتی ئاڵوگۆڕ نەکردووە ئەو ژێر زەمینانە کە ژمارەیەک ژێر زەمینن توان بڵێم ئەو تەسیرانیان لەسرە ئێمە لە هەمان ساڵی ئەو ساڵی کە بۆمبەکە دۆزرایەوە تیمێکی بەریتانیات هەڵەبجە ئێمە لەگەڵیان نبوون ئەو ژێر زەمینانیان بەسەر کردەوە دیارە ئەو ئەجێزانەی کە پێیان بوو ئیشارەتی بەبوونی گازی خەردەلدا لەو ژێر زەمینانە بۆیە بەفعلی ئەو ژێر زەمینەی ئێمە کە ئێمە تایە بوو تاوانە ئەومان بەسەر هات شەهید و بریندارمان لێکەوتەوە ئێمە هەڵمان چینەوە بە پێی وتەی ئەوان ئەبێت لەو شوێنە تەنانەت میوەی ئەو حەوشەیەش نەخورێت بەردەوام بەسراومەتەوە بە ئەو جیهازە ئۆکسیژینەوە بەڕاستی 28 ساڵە ئەو نەمانگە ئێمە وەزعمان وایە ئەو ساڵانەی پێشتر ئەگەر هێمەت بکرایە ببراین بۆ شوێنێک کە بەڕاستی شیاوی چارەسەر بێ چارەسەر بووە چارەسەرە کران یا لانی کەم وەزەمان بە ئەمڕۆ نەیەگەشت دوای هەوڵێکی زۆری ئێمە و کۆمەڵی قوربانیانی کیمیاباران کە ئەو قەزێ لە وەزارەتی شەهیدان وەرگیرێتەوە بدرێ بە وەزارەتی مەعنی کە تەندروستیە مێدمان وا بوو کە هەنگاوێکی ترە نیە و وەرسەرخانی ڕۆدا لە ڕووی خزمەتکردن بە بریناران ئەوە بوو خۆشبەختانە ئەنجومەنی وەزیران بڕیاریەکە ئەو قەزەی برینارانە بسپێرێ بە وەزارەتی تەندروستی و لە شەهیدان وەرگیرێتەوە بەڵام ئەوە چەند مایەکە درراوە بە وەزارەتی تەندروستیش وەزارەتی تەندروستی نەبادی و نەباران هیچ خۆی تێناگەێنێ و جەنابی وەزیری تەندروستی زۆر لە نزیکەوە ئێمە ئاگادارمان کردێتە لە ڕۆژی برینارانی کیمیایی و لەو بارە دۆخە سەختەی کێتیایەن ئەوە تا نەخۆشخانەکەمانە نەخۆشخانەی برینارانی کیمیاباران یەک و دوو ئێمە دنیا بەجێ هەڵین و کەسێکمان 5 دقە ئیسپادەمان نەکرد لەو نەخۆشخانە ئەوە هەر تەواو نەکرا قەرار بوو بە چەند مانگێ تەواو بکرێ ئەوە چەند ساڵەوە بۆ 9 ساڵە چێ و قەسەخانە هەر تەواو نەکرا هێشتا ئەو قەزەی من نەبووە بەخەم ئێمە بوون بە سوتەمەنی و بوون بە مایەی ئەوەی ڕۆژگارێک دروست بێت هەیە دنیا وەرچەرخانێ بکە ڕوو کاتە کورد وە کورد ڕزگاری بێ لە زوڵم و ستەم و ئازادیە دەستە بەر بێت دیارە خوێنی شەهیدانی هەڵەبجە و قوربانیدانی هەڵەبجە و قوربانیانی ئەنفال نەبووە بەڕاستی بە هەزاران ساڵی کە ئێمە نەیەگەشتین بە ئەمڕۆ بەڵام بەداخەوە هیچ سوودێکمان لەو ڕەنج و قوربانیدانەی
خۆمان نەبینی. دوایەوەی کە ئێمە چەند گەنجێک کەسمان کرد لە ڕاستیا هەڵەبجە و کیمیابارانکردنی هەڵەبجە و مێژووی کە بۆ ئێمە باسەکرێ زۆر شتی کەمە، یعنی تەنها وەکو ناوماوەتەوە، تەنها هەڵەبجە و کیمیایە بینین، هەڵەبجە و 5,000 شەهید دەبینین وەکو ناو. شتێک نییە بەرجەستەی بکەی بڵێ بەڕاستی وایە بەم جۆرە مادەیە، بەم جۆرە کیمیایی، بەم جۆرە ئاسنە ئەم کۆمەڵگەیە ئەو جنۆسایدی بەرامبەر کراوە. دوای 25 ساڵ عەقڵەتێک نەبوو بەداخەوە هەستێ بە کۆکردنەوەی پاشماوەکانی بم لە شاری هەڵەبجایە بۆەوەی بە دیکۆمنتی بکە، بۆەوەی میوانێک هاتەم شارەوە پێی بڵێ ئەمە پاشماوەکانی ئەو بمبانن کە ئەو ئاسنانن کە باریون بەسەرم خەڵکەیە و کیمیایی بوون ئەم شاران وێران کردووە. ئێمە خۆبەخشانە فکرەکەمان تەڕح کرد لەگەڵ کۆمەڵە گەنجا بەیەک کۆتوانیمان بە ناوی ڕێکخراوەکەوە جوانترین ئیش بکەین کە هەمووی کاری خۆبەخشی بوو. ئەگەر ئێمە حسابی پارەمان کردای بۆ گەنجانە ئەبوو ینی کولفەی کۆکردنەوە و تێچووی ئەم پاشماوانە بەڕاستی زۆر زۆرە بوون، چونکە هەر کەسێک و توانای خۆی بەکارێنە هەبوو، هاوڕێمان هەبوو سیارەکەی خۆی بەکارێنە هەر لەگەڵمانە هەبوو، ینی لەسەر با خەڵی خۆمان توانیمان ئیشێکی گەورە بکەین کە ئەی سلمێنێ ئێمە ئەڵێن بە هەر میوانێک ئەڵێن وەرە سەیریکە وە تەنها ناوێک نییە بیستوتە هەڵەبجە کیمیاباران کراوە، ئەمە پاشماوەکانی بۆمبی کیمیاوین. ئەمە پێشنیارمان زۆر بۆ لایەنە سیاسیەکان کرد، لایەنە پەیوەندیدارەکان کرد کە وەرن هاوکارمان بن، بەداخەوە هیچ لایەکیان نەهاتن. وەکو پێم وتن یعنی گەورەترین کێشەی ئێمەوە بوو کە عەقڵەتێک نەبوو ئەم کارە بکە دوای 25 ساڵ بەداخەوە ئەبێت چەندێک لەم پاشماوانەی وەکو ئاسنێک مامەڵان پێوە کرابێت و فرۆشرابن بۆ مەسەلەن وڵاتانی دراوسێ برابن واشە، چونکە ئەمە شاید حاڵ هەیە خەڵکێک هەیە کە وەختی خۆی لە کاتی گرانیا ئەم بۆمبانەی بەکارهێناوە بۆ فرۆشتن، ینی وەکو دوکانێک دایناوە نردوێتی بۆ ئەو وڵاتانەی دراوسێ کڕین و فرۆشتی پێکراوە لە کاتێکە ئەمە مێژوویەکە ئەمە ئەبوو دیکۆمنت بکرێت بەداخەوە، ینی سەرقاڵی لایەنە سیاسیەکان و گرفتی ناوخۆیان وای کرد کە زۆر شت لە هەڵەبجە ون ببێت. ئێستاش ئێمە پێشنیاری کۆمەڵێک پرۆژەی گرنگی مێژووی دیکۆمنتیمان هەیە بۆ لایەنەکان بەداخەوە کەم تەرخەمانە هاتوونەتە پێشەوە لێمان. ئێمە و لیژنەی کە تەشکیلمان کردا بەڕێز عومەری عارفەجەوی هاتە ناو ئیشەکەوە کە یەکێکە لە مهندسە زۆر باشەکان لە بواری بۆمباوە ئەڵمانیا تاوی کردووە، ئەو خۆبەخشانە هاتە ناو پرۆژەکەمانەوە. شتێکی بە ئێمە وت کە لە ڕاستە ئێمەی تووشی شۆک کرد، ئێمە ینی پێمان سیر بوو ئەم قسەیە، ئەویشەوە بوو با پێناسێکی بۆمبی کیمیاوی کە بۆمبی کیمیاوی بە جیاواز لە بۆمبەکانی تر توێکڵێکی تەنکی هەیە بە مروری زەمان بە تێپەڕبوونی کادە و توێکڵە تەنکە بێت و دوجار ئەو کیمیایە ئەگەر بۆمبێک نەتەقیبێتەوە خۆی ئەم جاریان تعامل لەگەڵ ئاو و خاکاکە لەگەڵ هەوایایکە. کاتێکی هەواڵمان پرسیت چەندین بۆمب لە ناو ماڵەکان و لە ناو چاڵاو لە ناو بیرە هەیە لە شارەکە بۆمبی کیمیاوین، یعنی ئەمە زەنگێکی خەتەرناکە، ئەمە ترساندنی خەڵک نییە، ئەمە بە جددی خاوەنداریەتیکردنە لە هەڵەبجە و لە خەڵکەکەی و ئەوانە، ینی ئەمە پرسیار دروستەکە بۆچی ئەم شارە ڕێژەی شێرپەنجە ینی ساڵ بە ساڵ بەرزە بێتەوە، بەڵام ڕێژەیە کە تەسەوری ناکەی ڕێژەی شێرپەنجە لەم شارەیە. ئەمانە شتی جددی نەمانە زەنگن کە ئەبێ لێ بدرێن لە ڕاستیە بۆ لایەنە پەیوەندیدارەکان، یعنی کولفەیەک هەیە کە بۆ ئیش سەرفەکرێ هیچ جێ ناگرێ وەرن با لە پێناوی پاراستنی گیان و ماڵ و ژینگە و ژیان و هەناسەی ئەم خەڵکەیە سەرفیکەین بەداخەوە کە هەنگاوی جددی نادرێت. نسبەت شەکی کیمیاییەوە جۆری هەیە بەپێی جۆرەکانی کاریگەریەکەی ئەگۆڕێ و بەپێی جۆرەکەشی
کەمیێتەکەش ئەگۆڕێت چەندێکی بەرئەکە تا کەمێتەکە زیاتر بێت ئەو پێکدادانەکە و بەرکەوتنەکە زیاتر بێت و ئەو کەسە زیاتر تووشی ئەو نەهامەتی ئەبێت زیاتر پێوەی ئەناڵێنێ بەنسبەت جۆرەکانی و جۆری چەکی کیمیایی زۆر ئەو کاتە ئەنواع بەکار هاتووە جۆری هەناسەی بەکارهاتووە کە چۆتە سیەکانە و زەرەری یا و سیەکانی ڕەکردو خانەکان لە ناو بردووە ئەوە زۆربەی بۆ درێژخایان ماوەتەوانێ هەندێکی تەسی لە چاو کردووە چیان تووشی ئاوی سپی کردووە یا چیان سوتاوە توانای بینینیان کەم بۆتەوە وێستش ئەوانە هەپەردە هەندێکی بەر پێست ئەکەوێ ئەوانە کە بەر پێست ئەەکەوێ بەپی کەمێتەکە ئەگۆڕێ ئەگە کەمێتەکە زۆر بێ پێستەکەش ئەسووتێنێ وچێتە گۆشتەکەشەوە چێتە ئێسقانەکەشەوە دەمارەکە ئەگرێتەوە ئەمانە ئاسەواریان ئەمێنێتەوە بۆ ماوەیەکی دوور و درێژ زەبەت بڵین تا ئەوەنە ئەمێنێتەوە نازانین بەڵام بەپی ئەگە کەمێتەکەی زۆر بێ ئاسەواری سوتایەکە زۆرتر ئەبێت دەرەجە یەکی دوی هەیە و سێ هەیە بۆ شوێنەکەی ئەمێنێتەوانێ لەو کاتە ئەگە چارەسەر کرابێ بە پێی پێویست علاج ئیسعافات ئەوەی بۆ کرێ پێویستی بۆ کرابێت دوای ئاساوارەکەی ئەمێنێتەوانێ ئاساوارەکەی چۆن بە پێی شەوی سوتاویە شوێنەکەی ڕۆژ بۆتەوە یا شوێنەکەی سپی بۆتەوە یان دیەکان وەکو بەڵەکی پەڵی سپی لەسەر لەشی دەرکەوتووە و بەنسبەت مانەوەی چەکەکەت بۆ ساڵانێکی دوور هەندێکیان هەیە بە پێی جۆرەکە ئەوش مختصی خۆی هەیە کە فەحسی ئەو خاک و خۆڵە بکرێ بزانین چەندێک لەو خاکە لەو شوێنە ماوەتە ئەو شوێنی کە بەرکەوتەی هەبوو لەگەڵ خاکەکە تێکەڵاو بووە و فەحس کرد بزان ئەو کەمێتی زۆر یان دێ شوێن هەیە بە تایبەتێت ساڕوقەکە یا ئەو مادە تەڕە هەر ماوەتەوانێ و هەندێکی مستاردە غازنە بە شەوی شلی هەیە بە شەوی غازی ژێ شلەکە زیاتر تەسیرەکە لەسەر پێست تەنها بە بەرکەوتنێکی کەم داوانێ بەشێکی زۆری پێست بسووتێنێ و ئەگە زۆ بڕە تووشی لاانێ هەوکردنیش بڕە بڵاو بێتەوە بۆ ناو خوێن و بێتەوەی تەسەمومی خوێنش ئەمە بەڕاستی پێویستی بە چاودێریکردنی ورد هەیە لەلایەن ئەو بەشانێکەوە تایبەتن بۆ شوێنەوە کە فەحسی خاک و خۆڵەکە بکرێت فەحسی ئاوەکە بکرێت بزان ئەمانە چ جۆرێک ماوەتەوە و تەسیرەکان هەندێک جار تەسیرەکانە دوای ساڵانێکە دیسان دەرەکەوێت کە جورئەتۆ لەوانێ ئەو شوێنە بەرێکەوێت و تایبەتی ئەو شوێنانی کە داخراوە شوێنی خانوویەکە ڕووخاوە ژێرزەمینێکە کە ئێستا لەوان هەندێک شوێن هەبێت کەس ناتوانێت بچێتە ناوی و ئەوانە فەحس بکرێت بە پێی ئەو کەسەکە ئاچێ جلوبەرگی قیناعشتی تایبەتی هەبێ و فەحس کرێ و دوای ئەو شوێنە بسووتێنرێ یا لە ناوبەرێ بۆی کارێگەری نەبێت کەم جورعە بەر ئەو کەسە بکەوێ ئەو کەسی لەو گەڕەکە یا لەو شوێنایە لەوانێ بۆ دوای 10 ساڵێکە تەسیری دەرکێت تەسیرەکە لەوان لە ڕێی هەناسەوە بێ دوای تووشی ڕەبۆی کە تووشی قەسەباتی کە تووشی هەناسەتۆنیکە یا تووشی ڕەکبوونی سیەکانیکە ئەمە توانین تەشبیهکەین وەکو یەکێ چۆن وەکو جێرە خواردن هەیە جگەرە ئەخوا ساڵێ 2 ساڵ 10 ساڵ 15 ئەو کەمێتە ژەهرەکەەوە بێت و دوای تووشی نەخۆشیەکە لەوانێ ئەو کیمیاویش احتیمالیە بەپی زۆرەکەی کە دیاریکرا ئەو کاتە توانین زیاتر لەسەری بدوێ بڵێ ئەم جۆرە ئەو تەسیری هەیە پێویستمان بە مختبەر هەیە مختبەرێکی پێشکەوتوو کە کەسی مختصی تیاابێ کە بتوانێت ئەو شوێنە ئەو ژینگێ ئەو خاک و خۆڵە و فەحسی بۆ کرێ بزان لە چیکە مختبەرمان ئەوێ لاەن دکتۆری پسپۆرمان بێ کە بەڕاستی کیمیایی کە کراوە بە هەڵەبجە ینی ئەمە شوێنێکە شتێک نییە ڕۆژانە دووبارە ساڵانە دووبارە بێتەوە خەڵک خێبری لێوەگرێ یەک زارە کرا و لەوە پێشی تاسە شتیوان نەبووە ینی لە شوێنێکی ترە تاوکو و کەسێکی واژ نەبوو بێ بە دەمیوانێت کەسی پسپۆری بۆ بنێ بۆ بنسبەت خاکەکەی و بەنسبەت نەخۆشەکانە بە تەواوەتی وی ئەو شتە بە تەواوەتی کۆنتترۆل بکرێت بەڵێ پێویستمان بە تاقیگەی پێشکەوتوو هەیە وی تایبەت بێ بۆ مادە کیمیایی.